سلااو هاوڕێیان دابانەمینتان لەگەڵ چنای دابانس یونیڤرسم فترێک پێشتا ڤیددیوەکم دروست کرد لە سەر سزنی سدنایە خەڵکەکی زۆر کۆمنتی لێرا بوو پێیان خۆش بوو کە ئەو ڤیددیۆیانە بۆیە ئەو ڕۆژە بە سودفە شتێکم بەبەر چاو کرد ڤیددیوەیەکی جۆ حەتاب کە یەکێکە لە یوتیوبەرە هەرە بەناوبانکانی عەرەب کە سەردانی وڵاتان دەکاتن و ڤڵۆگ دەکاتن لە زۆربەی وڵاتانی کە سەردانی دەکاتن یەکێک لەو ڤیددیویانی کە بڵاوی کردبوو لەسەر سزنی سی کۆد بوو کە سزنێکی زۆر بەناوبانگە ئێستا لە وڵاتی سیلڤادۆر بۆیە ئەمیش تەشجیع بووم و گوتم با بزانم زیاتر لەسەری بخیم و یان زیاتر لەسەری تەماشەکەم دوای بڕیارمدا ڤیددیوەیەکی دروستکەم لەسەری و ئێوەش سوودی لێ ببینن لایک ڤیددیۆ لێ بیر مەکە لەگەڵ سەبسکرایبی چەناڵەکە با دەست پێکەین طبعا لە سیلڤادۆر ئێستا ئەو ڕئیسەی کە بە حکمی ئەو وڵاتە دەکاتن کە ڕئیسێک بە ئەسڵ فڵەستینیە زۆربەی وڵات ئەو وڵاتانەی ئەمریکای لاتینی ئەگەر بگەڕێ سەر ئەو خەڵکانەی کە ئەسڵ و ئەساسیان زۆربیان وڵاتی پێیان دەگۆ شام سووریا و لوبنان و فڵەستین و ئوردن و ئەوانە کە پێشتر لە ساڵی 1700ەکان هیجرەتیان کردیە چوینێتە ئەو وڵاتانە و لە هەروە بگرێت لە ئەوروپاش لە ئیتاڵی ئەوانە و لە زۆر وڵاتی تر لەوێنتە هیجرەتیان کردێت زۆربەی ئەو وانەی لەوێن دەدەژین بە ئەسڵ خەڵکی وڵاتەنە ئەو ڕئیسەی کە موالی ساڵی 1970 کە بۆ بە تەمەنی 37 ساڵی دەبێتە یەکەم ڕئیسی سیلڤادۆر کە بچووکترین ڕئیسە کە لە تاریخی سیلڤادۆر کە ناوی نەجیب ئەبوکێلەیە کە نەجیب ئەبوکێلە یەکەم جار دێتە سەر حکوم یەکێک لە هەرە دوو مشکلەکان کە ئەو دوو مشکلەی کە لە وڵاتی زۆر ئەوەیە کە ئەویش مشکلەی اقتصادی و لە هەمان کاتدا مشکلەی ئەمنی مشکلەی اقتصادی چۆنە لە بەروی وڵاتەکە وەزعی زۆر خراپە چەند جارێک نەیتوانیوە پارەی قەردی سندوقی نەقدی دەولی بداتەوە کە پێدێن IMF بە ئینگلیزی IMF چیە ئەوە هەیئە کە زۆربەی وڵاتەکان بەشداریان کردو زۆربیان پارەی دەخەنە ناوی بە قەر پارە دەداتە وڵاتەکان بۆی وڵاتەکە لە ئیفلاس ڕزگاری بێ بەس لە هەمان کاتدا مجموعە شەرط و شروطێکی بۆ دادنەیە کە ئەو شەرط و شروطانە دەبی جێبەجێ بکات لە ڕووی مالیە و ئیداری وڵاتەکە ئیتر بۆیە بۆ یەکەمین جار سیلڤادۆر چەند جارێک کە نەیتوانی ئەو قەردانەی کە لەسەری بوو ئەو قستانە دەبی بداتەوە ئەوە کە زۆر کێشەیە کە تۆ قەرداری سندوقی نەقدی دەولی و بۆیە هەندە قستن لەسەر دەبی بەپێی ئەو کاتانە کە دانراوە قستەکان بدوێ ئەگەر نەتوانی بدوێ ئەوە بەرە وەزعی زۆر خراپ دەڕۆی بگرێ بەرەو ئیفلاسیش دەڕۆی ئیتر بۆیە لەوێن دەر ئەو گەورەترین کێشەی ئەوە بوو کە ئەو کات بۆ ڕئیس چەند جارێک نەیانتوانین ئەو قەردەی بدەنەوە و لە هەمان کاتیشدا لە ڕووی ئەمنیەوە کە یەکێک لە ئیسابە هەرە بەناوبانکانی دنیا کە MSSD پێ دەڵێن لەوێن دەرن کە لە خلالی یەکەم جار کە ئەو کات کە لە زۆرترین ڕقم کە گەیشت بێ کە بۆ بەرامبەر 100,000 کەسێک 100 کەس دەکوژران لە 2015 دوای ئەوە ڕقمەکی زۆرە دوای ئەو ڕقەمەیان کەم کردو بۆ 50 کەس بەویش بە هەندێک ئیتفاق کرابوو لەگەڵ ئەو ڕئیسە نەجیب ئەبوکێلە لەگەڵ ئەو ئیتفاقی لەگەڵ ئەو MSSD کرد لەسەر ئەوەی کە هەندێک شەرط و شروط هەیە بۆیان جێبەجێ بکەم چونکە زۆربەی قائید و لیدەرەکانی ئەو ئەسابانە لە سزم بوون بەس لە هەمان کات دەسەڵاتیان زۆر بوو کە دەیانتوانی لە دەرێ کۆنتترۆلی هەموو ئەوەکەی بکەن خەڵکەکی زۆر دەکوژرا خەڵکەکی زۆری بێ تاوان منداڵ ژن پیا و بەبێ هیچ ڕبتێکی هەبی هیچ پەیوەندێکی هەبی بەو ئەسابانە هەمووی دەکوژران ئیتر بۆیە سیلڤادۆر بوو بۆ یەکێک لە وڵاتەکان کە بەی شێوەیەک لە شێوەکان خەڵک نەیدەتوانی سەردانی بکات لە ڕووی سیاحە لە بەرەوەی ئەمان نەبوو لە هەمان کاتدا لە ڕووی وەبەرهێنان هیچ وەبەرهێنەرێک تەشجیع نەدەبوو بچی پارە لە وڵاتی بخاتەوە وەبەرهێنان چکە وڵاتەکە لە هیچ شێوەیەک لە شێوەکان جێگیر نەبوو لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئاسایشەوە بۆیە ئیتر دوای ئیتفاقەکە کە نەجیب ئەبوکێلە لەگەڵیان دەکاتن کە لە 100 کەسەوە دەبتە 50 کەس ئەویش ئیتفاقەکە چییە دوکانی بپسی و لە هەمان کاتدا دوکانی هەندێک دوکان کۆلا و هەندێک براندی مەشهوری خۆیان هەیە کە فرای چیکن کەنتاکی دەفرۆشی لە ناو سزن هەبی لە هەمان کاتدا ئەو حرەسانەی لەوێن دەر حکوم دەکەن یان لەوێن دەر کە ئاگیان لە ئەو ڕئیس عسابانەیە ئەو سەزینانەیە لەوێن دەر ئەوانە تۆزێک نەرمتر بن لەگەڵیان هەروەها ژوورەکانیشیان جودا بکەنەوە چکە لە ناو ژووری بوون جەماعی هەموو ڕۆژ لە بۆ شەڕ قین یەکیان خینی یەکتریان هەموو دەڕشت لەو مۆزوعە ئیتر بۆیە ئیتفاقەکە وێلی هات لە 100 کەسەوە بۆ 50 کەس لە 2010 دوای لە 2019 دەبتە تقریبەن 30 نەفەر ئەتاوی لێ دێ بەرەبەرەکەم دەبتەوە دەبتە 17 کەس و دەبتە 14 کەس ئەتاوی لێ دێ ئیتفاقەکە تێک دەشکێتن لە 2022 یەکێک لە هەرە مەزەڕ و قەسابخانەکان کە ڕوو دەداتن ینی لە سیلڤادۆر زیاتر لە 80 کەس دەکوژێتن خەڵکی بەری کە هیچ ڕەبتەچی بە ئەوەی نییە بۆی لەو کاتەوە نەجیب ئەبوکێلە بڕیار دەداتن کە سزنێک دروست بکاتن بە نرخی نزیکەی 100 ملیۆن دلار کە سزنەکە تەحمولی 40,000 کەسی دەکاتن طبعا ڤیددیۆ ڕسم زۆر هەیە هەوڵ دەدەم بۆتان دابنێم و دەتوانن سێرچی بۆ بکەن سی کۆد کە ئەویش درێژکراوەکەی سنتەری ئەوەیە خۆنیاوەکە ئیسپانیا سنتەری هەموو ئەو تیرۆریستانەیە طبعا لەو کاتەی کە ئەو سزنە دروستکرا کە نزیکەی 40,000 کەسی دەگری هیندە قانونی زۆر غەریبیە لە دەوری تقریبا 2 کیلۆمەتر لە ڕووبەری سزنەکە هیچ شەبەکەی مۆبایلیش ناکاتن
هاتن ئەو کەسانی لەو سزنەی دەژین هەموو لە ژوورە چینە سەقفی کراوەیە 24 ساعت ڕۆژ لێ دەداتن یعنی ئەوە نییە هیچ زلکەچیان لەبەر نییە بە هیچ نەوەک لە نەوەکان بەس ئەندەروێریان بە زلکی ژێرەوەیان لەبەرە کە دەیان هینە دەرێ دەست و پێیان بەسرایت و بە نەوە ڕۆژنەی خاز دەڕۆن ینی ئەوانە سەریان نای بڵندکەن لە هەمان کاتدا هەمویان لەسەر شتێکی ستیل دەنون هیچ بەتانێکی شتێک نییە توالێ لەوێن دەرێ ینی ئەو پەڕی بە توندی لەگەڵیانن کە ئەوانەی لەوێن دەرن ئەوی ئەندامی و عسابانن هەموو لەشیان تاتوێ پشت و دەست و چاو و سەر و هەموو شتیان لەمان کاتدا ئەوەی لێ کرد کە کوشتن بەرامبەر 100,000 کەسی ببتە 3 نەفەر دوای بتە 2 نەفەر دوای بتە خوار نەفەرێک یان نەفەرێک ئێستا ویلی ئایتە سیلڤادۆر یەکێکە لە وڵاتە هەرە ئەم ئەمینەکان بەس تەبان نەجیب ئەبوکێلە خۆی لە دەستوری سیلڤادۆر کە بۆی هەیە 5 ساڵ یەک دەورە خۆی هەڵبژێری تۆزێک دەستکاری قانونیان کرد دووبارە خۆی هەڵبژاردەوە ئەو جارە بە زۆرینەی دەنگی هێنا بەس لە هەمان کاتدا کە چۆن لە بۆزوع و لە فایلی ئەم من سەریگر لە وڵاتەی کە توانی وڵاتەکە بووە لێ بکاتم ببێت یەکێکە لە وڵاتە هەرە ئەمانەکان کە بتوانێت هەموو کەس بسی سەردانی بکاوە وەکو گەشت و گوزار لە هەمان کاتدا خەڵک بتوانێت پارەی لە بەرهێنان بەکاربینی و مەشارێع و پرۆژەستی وا بکاتم بەس لە ڕووی فایلی ئیقتصادەوە بە تەواوەتی نەزەحەتێکی وای نینە خاستن کە ئەو کات جۆ بایدن ڕئیسی ئەمریکا بوو ئیدارەی جۆ بایدن بە تەواوەتی دژی ڕئیسی سیلڤادۆر بوون لەبەرەوەی ئەوانە زیاتر ئەو جەماعەتن ئەو مافی مرۆڤ و لەوێن دەر خەڵک دەسەوسێنرێتەوە لە سزن و نازانم چ شتانە ئەوانە وەکو ترامپ نییە بەس کە ترامپ هاتە سەر حکوم دووبارە بیدار تۆزێک گرژی و شتیوا هەبوو لە بینیان بەس دوای ئەو گرژیش نەما پاش ئەوەی کە وەفدێکی ئەمریکی سەردانی سیلڤادۆر دەکاتن و دەگەنە ئیتفاقێکە ئەوەیە کە پێشنیارەکە ڕئیسی سیلڤادۆر دەیانداتێ دەڵێ ئەمنەوە سزنەتانتانم بدەمێ بەکرێ لە بەرۆی قوی ئەوەی زۆر بەقۆتە ئەو مجریمانێک کە زۆر خەتەرن و دەزانن سەیتڕیان هەیە و بەسەر ئەوەی کە کۆنتترۆلی هەموو عسابەکانی خۆیان بکەن لە ئەمریکا دەتوان نەقلیان کەم بۆمە ئەمە لێرە بە پارە ساڵانە وەریان دەگرین و ساڵانە دەتوانانی عقدە نوێ بکەینەوە تەبان حتا ئیلۆن مەسک لەسەروەی توییتی کرد و لە هەمان کاتدا ڕئیسی سیلڤادۆر خۆی ڤیدیۆی داناکە یەکەمین وەجبەی کە ئەو مجریمانی کە لە ئەمریکا هاتن لەوێن دەر ئیستقبال کرا بە زۆر بە توندی بردیانە سیکۆت تەبان و یەکێک لە ئەوەکان کە ئەوەیە کە تەبان یەکێک لەو شتانی کە لەوێن دەر کە دەیبینی و کە تایبەتە و زۆر جیاوازە ئەوەیە کە ئەو سزنە وێلی دەکاتن و وانی وای لێ دێتن ئەخیری دەبێتە سزنێکی ئیستثماری ینی ئەو ڕئیسە پارەی پێپیا دەکاتن هەر وڵاتێک ئەو نەوع نەفەرە زۆر مەترسیدارانەی هەبێتن دەتوانێت بیباتەوێن دەر و لە هەمان کاتدا لەوێن دەر بە پارە ساڵانە ئەوان ئاگیان لێبی بە سزنەکە ئەجایە بە زۆر ڤیدیۆ هەیە لە سێلی یوتیوب تەماشەکەن ببینن کە چۆن تەعامل و چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەو کەسانە دەکەن لەوێن دەر کە جیرانی باوەڕکە نسبەی هەڵاتن لە سزنە دەتانم بڵێم 0 ینی ئەگەر مایک سکۆفیلدی پریزمبرێکیش بێوێ لەوێن دە مستحیلە بتانی هەڵبێتن لەبەرەوەی وڵات ئەمریکای لاتین و ئەمریکا ناون زۆر بەناوبانگن بە مافیا و بۆ عسابانە بۆیە سزنەکە حساباتی هەموو ئەو تەفاسیلە وردانەشیان کردیە ئەوە ڤیدیۆتم بەخیرا بۆتان باز بکەم و بۆ زانیاریانە یان شتێکرا بەرچاوتان کردبییان ئەو شتانە و لایکی ڤیدیۆیەک لەبیر مەکەن لەگەڵ سەبسکرایبی چەناڵەکە خواتان لەگەڵ